چاوخشاندنێک بەسەر گرنگترین ڕووداوەکانی ساڵی ڕابردوودا. ساڵی 1404 دەبێت بە یەکێک لە پڕڕووداوترین ساڵەکانی مێژووی هاوچەرخی ئێران دابنرێت. لەم ساڵەدا قەیرانە ئاڵۆز و یەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی گەیشتە خاڵی تەقینەوە. چڕی ڕووداوەکان بێوێنە بوو، بەڵام گرنگی 1404 تەنیا لە زۆری ڕووداوەکاندا نەبوو، بەڵکو ئەم ساڵە پەردەی لەسەر ماهیەتی ڕاستەقینەی نەزمی سیاسی و ئابووری دەسەڵاتیش لادا. دەرکەوت کە کۆماری ئیسلامی ئێران چیتر نەتوانایی ژیانی لەژێر باری ئەم نەزمە سەرمایەداریە ئیسلامیەدا ماوە و نە بە نوسخە ئیمپریالیستەکانیش ئاسۆی داهاتوویەکی ئینسانی بەڕوویدا دەکرێتەوە. دەستپێکی دانوستانە ئەتۆمیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە 23 خاکەلێوە لە مەسقەتی عومان لە ڕواڵەتدا نیشانەیەک بوو بۆ هەوڵدان بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی گرژیەکان. بەڵام ئەم دانوستانانە وەک جارەکانی پێشوو بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی کۆمەڵگە نەبوو، بەڵکو ئامانجی سەرەکی بریتی بوو لە سات و سەودا لەسەر پشکی هەژمون و دەسەڵات. ئەمنیەتی ڕژیم و ڕێخستنی پەیوەندیە ناوچەییەکان بە درێژایی ساڵانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی نان و ئازادی خەڵک بوونەتە بارمتەی چێشمەچێشە دیپلۆماسیەکانی ڕژیم بۆ مانەوەی خۆی. چەند هەفتە دواتر لە 6 خاکەلێوەدا تەقینەوەیەکی گەورە لە بەندەری شەهید ڕەجایی لە بەندەر عەباس ڕوویدا. ئەم ڕووداوە تەنیا ڕووداوێکی تەکنیکی یان بەڕێوەبەری نەبوو، بەڵکو پێش هەر شتێک کارەساتێکی مرۆیی بوو. ژیانی کرێکاران، شۆفیرەکان، باربەرەکان، کارمەندانی خزمەتگوزاری و بنەماڵەکانیان داڕمە. ئەو مرۆڤانەی بۆ دابینکردنی نانی ڕۆژانەیان لە ژینگەیەکی نائەمندا کاریان دەکرد، بوونە قوربانی نابەرپرسیارەتی و بێبایەخی پێکهاتەیی. ئازاری ئەم کارەساتە تەنیا بە کوژران و بریندارانەوە سنووردار نەبوو. بنەماڵە بێخەبەر و نیگارانەکان، منداڵانی چاوەڕوان و ئەو خەڵکەی کە بەپەرۆشەوە شوێن ڕەهەندەکانی ئەم کارەساتە دەکەوتن، هەموویان بەشێک بوون لەم تراژیدیە. ئەم تەقینەوەیە جارێکی تر نیشانی دایەوە کە لەو پێکهاتە ڕزی و دژە مرۆییەی دەسەڵاتدا ژیانی خەڵکی ئاسایی بەردەوام لەژێر مەترسیدایە. لە هەمان کاتدا نانەواکان لە شارە جیاجیەکان دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. ناڕزایەتی ئەوان دژ بە بەرزبوونەوەی تێچووی بەرهەمهێنان، دواکەوتنی پێدانی یارمەتیە داراییەکان و کەمکردنەوەی پشکی ئارد بوو. ئەم ناڕزایەتیە نیشانەیەک بوو لە قەیرانی قوڵی بژێوی ژیان. نان کە سەرەتاییترین پێداویستی ژیانی خەڵکە، جارێکی تر بووەوە بە پرسێکی سیاسی. کاتێک نانەوە دێتە سەر شەقام، واتە قەیران گەیشتۆتە قوڵایی سفرەی خەڵک. ئەم کۆبوونەوانە نیشانیاندا کە سیاسەتی ئابووری دەسەڵاتدار ژیانی ڕۆژانەی خەڵکیان گەیاندوتە بنبەست. لە یەکی جۆزەرداندا مانگرتنی سەرتاسەری کامیۆنداران تەواوکەری ئەم تابلۆیە بوو. کامیۆنداران بەشێکی سەرەکین لە تۆڕی گواستەوە و دابەشکردنی کاڵاکان. ئەوان لە ناڕزایەتی بە دۆخی بژێوی ژیان تێچووە کەمەرشکێنەکان و ناسەقامگیری ئابووری دەستیاندایە مانگرتن. گرنگی ئەم مانگرتنە لەوەدا بوو کە جارێکی تر هێزی ڕاستەقینەی کۆمەڵگەی نیشاندا. ئەم هێزە نەک لە دامەزراوە فەرمیەکان، بەڵکو لە کار و تۆڕەکانی بەرهەمهێنان و دابەشکردندایە. هەر شوێنێک پرۆسەی کار ڕابوەستێت، دەوڵەت و سەرمایەش بێدەسەڵات دەبن. بەرەبەیانی 23 جۆزەردان بە هێرشە بەربڵاوەکانی ئیسرائیل بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکان، بنکە سەربازیەکان و ماڵی بەرپرسە باڵەکانی کۆماری ئیسلامی، ئێران پێی نایە قۆناغێکی نوێوە. شەڕێکی ڕاستەوخۆ و بەرفراوان بوو بە واقع. ئەم هێرشە کە وەک گەورەترین هێرش لە دژی ئێران لە دوای شەڕی ئێران و عێراق وەسف دەکرا، جارێکی تر نیشانی دایەوە کە خەڵکی ئێران لە نێوان دوو جەمسەری کۆنەپەرستدا گرفتار بوون. لەلایەکەوە کۆماری ئیسلامی کە مانەوەی خۆی بە سەرکوتی ناوخۆیی و سەرکێشی ناوچەییەوە گرێداوە، لەلایەکی ترەوە ئیسرائیل و ئەمریکا کە بە دوای جێگیرکردنی هەژمونی ناوچەیی و جیهانی خۆیانەوەن.
لەم نێوەندەدا ئەوەی باجە سەرێکیەکە دەدات خەڵک کرد. چالاکبوونی میکانیزمی ماشە لە شەشی ڕەزبەر و کۆتایی هێنانی فەرمی بەرجام شکستی تەواویتی سیاسەتی ئەتۆمی کۆماری ئیسلامی زیاتر دەرخست. ساڵانێک پرۆپاگەندە، تێچووی زۆر، گەمارۆ، هەژاری و نائەمنی سەرنجام گەیشتە شوێنێک کە نە شوێنەواری ڕێککەوتن ماو نە بەڵێنەکانی باشتربوونی دۆخەکە. کۆتایی هاتنی فەرمی بەرجام بە واتای گەڕانەوەی گەمارۆکانی نەتەوە یەکگرتوەکانیش بوو. ئەم گەمارۆیانە وەک چۆن ئەزموون چەندین جار نیشانی داوە پێش ئەوەی دەستگای سەرکوت و پێکهاتەی دەسەڵات لاواز بکەن، قورسایی دەخەنە سەرشانی کرێکاران و خەڵکی هەژار. فشاری سەرەکی ئەو کەسانە تەحملی دەکەن کە کەمترین پشکیان لە بڕیارە چارەنووسسازەکاندا هەبووە. لە حەفتەی بەفرامباردا مانگرتنی گشتی لە کوردستان بە بانگەوازی کۆمەڵە و حیزبە سیاسیەکانی تری کوردستان بە بەشداری ملیۆنی بەڕێوە چوو. ئەم مانگرتنە گرنگیەکی مێژوویی هەبوو. یەکەم، نیشانیدا کە نەریتی خەباتگێڕانەی کوردستان هێشتا یەکێکە لە پێشڕەوترین شێوازەکانی بەرگری بە کۆمەڵ لە ئێراندا. دووەم، سەلماندی کە مانگرتنی گشتی هێشتاش یەکێکە لە بەهێزترین ئامرازەکانی خەڵک لە دژی سەرکوت. سێیەم، ڕووداوەکانی دواتر نیشانیاندا کە هەر ئەم بزابە بە کۆمەڵ و وشیارانە توانی دەستی کۆماری ئیسلامی لە پەلاماردانی دەستبەجێی خەڵکی ناڕازی کورد بکاتەوە و کوردستان لە سەرکوتێکی مسۆگەر بە دوور بگرێت. تەنیا ڕۆژێک دواتر لە 18 بەفرامباردا یەکێک لە ڕەشترین لاپەڕەکانی مێژووی هاوچەرخی ئێران تۆمارکرا. خوێناویترین سەرکوتی دەوڵەتی دژی ناڕزایەتیەکان لە شارە جیاوازەکان ڕوویدا و زیاتر لە 30,000 کەس گیانیان لەدەستدا. ئەم کوشتارە دەربڕینی ڕاستەقینەی لۆژیکی مانەوەی کۆماری ئیسلامی بوو. نەزمێکی کە هەر کاتێک بوونی بکەوێتە مەترسیەوە دەست لە هیچ تاوانێک ناپارێزێت. هەر ئەمەش قوڵایی بنبەست و ڕزیوی ئەو نظامەی زیاتر ئاشکرا کرد. سەرنجام لە نۆی ڕەشەمەدا بە دەستپێکردنی شەڕی ڕاستەوخۆی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران و داخرانی گەروی هورموز، ئێران و ناوچەکە پێی نایە قۆناغێکی نوێ لە وێرانکاری. خامنەیی و بەشێک لە بەرپرسانی ڕژیم کوژران، بەڵام لێکەوتەکانی ئەم شەڕە تەنیا بە بەرەکانی جەنگەوە سنووردار نەمایەوە. ژێرخانە گرنگەکان زیانیان بەرکەوت، وێستگەکانی کارەبا، تۆڕەکانی پەیوەندی، گواستنەوە، ناوەندە دەرمانیەکان و سیستەمەکانی دابینکردنی وزە کرانە ئامانج. ژیانی ڕۆژانەی ملیۆنان کەس پەچی کەوت. دووکەڵ و ئاگری سەرچاوەگرتوو لە بۆردمانەکان بووە هۆی پیسبوونی توندی هەوا و تێکچوونی ژینگە. تەندروستی منداڵان بە ساڵاتچوان و نەخۆشەکان هەرچی زیاتر کەوتە مەترسیەوە. کەمی دەرمان، خۆراک، سوتەمەنی و خزمەتگوزاریە گشتیەکان پەرەیسەند. ترس، ئاوارەیی و بێپەنایی سیمای ڕاستەقینەی ئەم شەڕەیان زیاتر دەرخست. هاوکات پەلکێشبوونی وڵاتانی تری ناوچەکە بۆ ناو ئەم ململانەیە مەترسی پەرسەندنی شەڕێکی گشتگیری زیاتر کرد. ساڵی 1404 بە کورتی ساڵی شەڕ و وێرانکاری لەلایەک و خۆڕاگری و خەبات لەلایەکی ترەوە بوو. لەگەڵ ئەمانەشدا چارەنووسی کۆماری ئیسلامی لە کۆتاییدا نەک فڕۆکە بۆمب هاوێژ و موشەکەکان بەڵکو و خەڵکی ئێران دیاری دەکەن. تەنانەت ئەگەر حکوومەت لە ئاگری شەڕیش ڕزگاری بێت، قەیرانەکەی کۆتایی نایەت. بە دامرکانەوەی ئاگری شەڕ، کۆمەڵگەیەکی کە ساڵانێک سەرکوت، هەژاری، هەڵاواردن و تێچووی قورسی تەحمل کردووە، سەر لە نوێ داواکاریەکانی خۆی دێنێتەوە گۆڕێ. خەباتی خەڵک بە شێوەی جۆراوجۆر بەردەوام دەبێت و ئالتەرناتیوی ڕاستەقینەش نەک لە شەڕ و دەستێوەردانی دەرەکی، بەڵکو لە ناو ئەزموون، ئازار و خۆڕاگری خودی جەماوەرەوە سەر هەڵدەدات.